خۆپیشاندان و گربوونەوەی مامۆستایان و فەرمانبەران لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان دژی کەم تەرخەمی حکوومەت لە دابەژنەکردنی موچەی مانگانە بەردەوامە. کەمەندامانی سنووری شاری سلێمانی دژی دواکەوتن و پێنەدانی موچەکانیانن لەلایەن حکوومەتی هەرێمەوە لە بەردەم بینایەکێتی ئەندامانی کوردستان لە سلێمانی بە دروشمی کوا موچەی کەمەندامان گرت بوونەوە. کەمەندامان داوایان کرد کە موچەکانیان بە زووترین کات بدرێت و ئەوەشیان خستە ڕوو کە لە هەڵوێستەکانیان بەردەوام دەبن تا ئەو کاتی موچەکانیان پێدەدرێت. کوانێ ئەو بڕگەی سەرۆکی حکوومەت کە لە پەرلەمان وتی خزمەت دەکەین بە کەمەندامان، کوان بەڵێنی حیزبەکان، کوان بەڵێنی پەرلەمانتارەکان، تەنانەت موچەکەیە موچەکەشمان پێڕەوا نابینن، تەنانەت مافی خۆمان لە یەک موچەی 100,000 دەبینەوە موچەکەشمان پێڕەوا نابینن. برسیکردنی کەمەندامان لە پێناوی چی؟ شکاندنی شکۆی کەمەندامان لە پێناوی چی؟ تەنها یەک داواکاریمان لێ دەیە سەرۆکی حکوومەت، جەنابی کاک مەسرور بەرزانی، سەرۆکی ئەنجومەنی وەزیران، ئێمە داوای هەزاران دۆلار و کۆشک و تەلار و ژیانێکی شاهانەی وەک جەنابتان ناکەین. ئێمە هاتوین لێرە ئەمڕۆ بە تینوێتی، بە برسێتی، بە گەرما، بە زمانی بە ڕۆژ و تەنها پێتان دەڵێین کوا موچەی کەمەندامان. لە پارێزگای هەڵەبجە بەشێک لە فەرمانبەران و مامۆستا و هاوڵاتیانی ناڕازی گربوونەوەیکیان ئەنجامدا و داوایان کرد هەرچی زووترە حکوومەت بارودۆخی ژیانیان چاپ کات و موچە و شایستەدارایەکانیان پێ بدرێت. ئێمە ئەمڕۆ وەکو فەرمانبەران و مامۆستایانی ناڕازی سەرجەمچین و توێژەکانی هەڵەبجە لەسەر ئەوەی کە قوتی خەڵک خوراوە، موچەی خەڵک خوراوە، ئەوە کە بینینەوە لە ساڵی 2020 نیوەی 2020 هێشتا کە موچەی مانگ یەک نەدراوە. ئێمە لە پێناو قوتی خۆمان و موچەی خەڵک هاتووینەتە سەر شەقام. هەروەها لە قەزای سەی سادقیش بۆ هەمان مەبەست بەشێکی زۆر لە بەڕێوەبەر و یاریدەدەرەکانی سنووری پەروەردەیی گربوونەوەیکی ناڕازاییان ئەنجامدا و داوای شایستەدارایەکانیان دەکەن. جاکت لەسەر ئەم خاڵانی خوارەوە دەکەینەوە. یەک، ڕاگررتنی ئەو بێڕێزیەی بەرامبەر بە مامۆستایان دەکرێت لەلایەن چەند ئەندام پەرلەمانێکی کوردستانەوە. دوو، بەرپرسیارەتی دۆخەکە و لێکەوتەکانی دەخێنە ئەستۆی حکوومەتی هەرێمی کوردستان. سێ، جەکت لەسەر داوا و ماف و شایستەدارایەکانمان دەکەینەوە. چوار، ڕۆژی شەممە گردبوونەوەیکی فراوان لە بەردەم قوتابخانەی ئەشکان کاتژمێر 4 ڕێک دەخەین دش بەو زۆڵم و زۆرەی کە لێمان دەکرێت. گروپی دەنگی مامۆستای لە پارێزگای دوهۆکی ژوا بڕیارە کاتژمێر 3 پاژنی و ڕۆی شەممە لە پارکی ئازادی خۆپیشاندانی مامۆستایان و فەرمانبەران بەڕێوە بچێت. ئەمەک گروپی دەنگی مامۆستای ناڕازی پارێزگاها دوهۆکێ و گروپێکانی پاشکەفت پارێزگاها دوهۆکێ ما بڕیار دا پشتی قەدەغای هاتنۆچۆنێ سیڤیک بوویل سەر هەرێما کوردستانê و 30 کاتی نەڤەکن و دەرگێ مزگەفت هاتی نەڤەکن ئەم خڕڤەبوونێک ئەنجام بدەین الپارکا ئازادی 16 هەڤێ ڕۆژا شەمبی دەمژمێ 3 پشتی نیڤرۆ چەندین داخوازیمە تەنج دەسەڵاتە حکومەتە هەرێما بکەین داخوازی هەرە سەرەکی ئەوە کو ئەوە 2020 نیڤی بۆ نیڤە ساڵێ چوو هێشتا ئێک موچە پتریا فەرمانبەراوەر نەگیرتی ئەب تایبەتی مامۆستا و فەرمانبەرێدی. حکوومەتی هەرێمی کوردستان هاوڵاتیانی خستەوە بەردەم قەدەرێکی نادیار بەو پێی پاش 2 مانگ تا ئێستا موچەی دابەش نەکردووە و تەنها 2 وەزارەت موچەی مانگی یەکیان وەرگرتووە کە ڕەنگە لەسەر زەوی حکوومەتی هەرێم تاکە حکوومەت بێت کە بە تەواوی موچەی هیچ مانگێکی ساڵی 2020 دابەش نەکردووە لە کاتێکدا کە 5 مانگ لە ساڵی 2020 تێپەڕیوە. حکوومەتی هەرێم لەگەڵ ئەوەی شکستی هێناوە لە دابینکردنی شایستەدارایەکانی فەرمانبەران هاوکات لە ڕێگەی کودەتای پەرلەمانیەوە پارێزبەندی لەسەر پەرلەمانتاران هەڵدەگرێت و نایەوێت پەرلەمانتاران لەسەر گەندەڵی و کەم تەرخەمیەکانیان بێنە دەنگ. ئەمە ژوای لە هاوڵاتیان کردووە کە خۆیان خۆپیشاندان ئەنجام بدەن و داوای مافەکانیان بکەن.